و زۆر زۆر بە خزمەتن لە بۆ گەنجان خوای گەورە پاداشتیان بداتەوە یا ڕەبی و دەستخۆشی لە بۆ ئامادەکارانی ئێرە و مەڵبەندی کۆیە و بە خێراتنەکی گەرمیش لە بۆ هەموو ئەو گەنجە بەڕێزانەی کەوا هەر یەکە لە شوێنی خۆی ماڵی بەجێهێشتیە و دایک باوک خێزان و خانەوادا ئەو چەند ڕۆژە کە لێرە دەمێننەوە ئەم بەش بە حاڵی خۆم وەکو تەقدیر و ڕێزگرتن لەو کاتە تعزیەکمان لەبۆ دروست بوو کچی خوشکم بەڵام حەزم نەکرد هیچ خەلەلێک ناتەوایە بکەوتە ناو موعیدەکە هاتمە خزمەتتان ئینشاءڵڵا خوای گەورە لەو خۆش بوو و ئەمەش عاقبەت خێر دەبن ئینشاءڵڵا بەڕێزان خۆشەویستان گەنجانی بەڕێز لە خزمەتتاندا لە چەند ساتێکی کەم و کورت باس لە خۆناسین و خودناسین و ئێمە وەکو مرۆڤ پێکهاتەمان پێگەمان کاریگەرمان پەیامداریمان هەموو ئەو باسانە تێکەڵچێش دەکەین و پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین شتێکی زۆر گرنگ هەیە حەقوایە ئێمەی مرۆڤ گەنج بین جوامێر بین پیر بین نەوجەوان بین لە هەموو قۆناغەکانی ژیان بین حەقوایە دەربارەی خۆمان زۆر بزانین خۆمان بناسین هەر کاتێک مرۆڤ خۆی نەناسی لەوانەیە خوای خۆش ناناسی پەنجەکانی دەستمان پێمان دەڵێن بەردەوام کە تەمەشایان دەکەین و پەنجەکانی دەستمان پێمان دەڵێن ئێمەی مرۆڤ لە 5 قۆناغی ژیاندا تێپەڕ دەکەین و دەگوزەرێنین پێویستە لە هەر قۆناغێک لەو مەیدانەدا لەو کارەدا توانامان لێهاتنمان ئەرکمان جێبەجێ بکەین بە شێوەیەکی گشتی ئەو مرۆڤە لە قۆناغێکدا بووە هیچ نەبووە لەم یەکون شەیئەن مەذکوورە دوای ئەوە دێتە ناو ڕەحم و منداڵدانی دایک دووەم سێەم دێتە سەر زەوی کە مکەلەفە ئەرچی گەورەی لەسەر شانە پێگەیەکی گەورەی هەیە پێکهاتێکی جوانی هەیە پەیامێکی بۆ نێردرایە ئەگەر ئەو ئیستیجابە وەڵامگۆی ئەو پەیامە بیتن دواتر مردن ڕووی تێدەکات دەچێتە قۆناغی بەرزەخ و ناو قەبر و ئەو قۆناغەش قۆناغێکی نوێ لە ژیانی ئەو مرۆڤە دواتر زیندووبوونەوە و حەشر و حیساب و کتاب و وەرگرتنی نامەی کردارەکان ئەوەش خاڵێشتر و قۆناغێشترە ئیتر دوای ئەو قۆناغە ئیتر مەسیر و چارەنووسی ئەو مرۆڤە لە ژیانێکی هەتاهەتایی ئەبەدیدا ژیان دەگوزەرێنی ئینشاءڵڵا هەمومان لە بەهەشت دەبین ئینشاءڵڵا چونکە ئەو ئاەتانەی قورئان کە دەفەرمی خالدین فیها ئەبەدا ئەو درێژکردنەوەی ئەو مەدە دلیل و مانایەکی جوانی ئەو ژیان هەتاهەتاییەکەوە مرۆڤ تێیدا ئەوقرە دەگری بە سروشتی مرۆڤیش حەزی لە نەمریە مرۆڤ ئێستا هەر یەک لەمە پێمان بڵێن حەزمان لە مردن نییە لۆ لەبەرەوە حەزمان لە مردن نییە چونکە بۆ ئەوە دروستکراوین تاوەکو بە ئەبەدی بژین بەڵام دوای تێپەڕبوونی قۆناغەکانی ژیان ئایا ئێمە شایستەی ئەوەین بە خۆشی بە ئابەدی بژین یانەوەتا خوا نەخواستە بە ناخۆشی پێچەوانەکەی ئەو 5 قۆناغە بەردەوام قورئان زۆر باسی کردیە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر باسی دەکەن زۆر بیرمان دەخەنەوە ئەو پەنجانەی دەستمان بەردەوام پێمان دەڵێن ئێوە بەو 5 قۆناغەدا ڕۆیشتن بەڵام لە ژیانی دنیادا دیسان ئێمە بە 5 قۆناغدا دەڕۆین منداڵ نەوجەوان گەنج جوامێر پیر تەواو دوای پیری قۆناغی تر نامینێ پڕێتی لە دەرس و لە عیبرەت و لەوانە و لەبەرەوە مرۆڤەکان لە ژیانی سەرزەوی کاتێک لە ناو خانەوادە و خێزاندا دەبن هەموو ئەو قۆناغانە لە خۆیان کۆ دەکەنەوە کاتێک خێزان دەگاتە خێزانێکی گەورە دایک و باوک و منداڵەکان دەبەشا دەکەی منداڵی تێدایە نەوجەوانی تێدایە گەنجی تێدایە ئینجا جوامێری تێدایە بەرەبەرە پیریش تێدەکەوی هەر یەک لەو قۆناغانە خۆشەویستان و بەڕێزان کە مەبەستەکەم ئەوەیە ئێمە تایبەتمەندی خۆمان هەیە حاجەی خۆمان هەیە و ئەرک و وەزیفەی خۆشمان هەیە تایبەتمەندی گەنجێک لەگە کەسێکی پیر لێک جیاوازە حاجەی پیرێک لەگە کەسێکی گەنج جیاوازە بەڵام بە شێوەیەکی گشتی پێویستە ئێمە لە بەرامبەر ئەو قۆناغانە سێشت ئەنجام بدەین یەکەم تایبەتمەندیەکانی یەکتر بناسین بزانین بەباشی بۆ ئەوەی مامەڵەکی دروست لەگەڵ یەکتر بکەین
تو ئەگەر تایبەتمەندیەکانی منداڵ نەزانی نازانی مامەڵی لەگەڵ بکەیت. و دووەم پێویستە ئەو حاجە و ئەو پێداویستیانەی کە پێویستن لە ڕووی جەستەیی لە ڕووی ڕۆحی لە ڕووی عەقلی لە بۆ هەر یەکێک لە بە ئەو قۆناغانە بزانین حاجەتەکان چین بۆ یەکتر دابینی بکەین. سێمیشیان هەر قۆناغێک ئەرک و وەزیفەی تایبەت بە خۆی هەیە. پێویستە وەزیفە و ئەرکی خۆشمان بزانین تاوەکو وەزیفەی خۆمان جێبەجێ بکەین. ئەوە پێشەچێکی کورت، بەڵام ئینسان لە هەر یەک لەو قۆناغانە بێت، منداڵێک، نەوجەوانێک، گەنجێک، جوامێرێک، پیرێک، لە چەند بەش پێک دێ چێ دەزانی؟ لە چەند بەش پێک دێ ئێمە مرۆڤ ئەگەر منداڵ بین، ئەگەر نەوجەوان بین، ئەگەر گەنج بین، ئەگەر جوامێر بین، ئەگەر پیر بین. تەبان هەر یەکێک لەو قۆناغانە ساڵی دیە لە چەند بەش پێک دێن ئێمە؟ نانا وەکو مرۆڤ وەکو تاک لە سێ بەشی سەرەکی پێک دێن. بەشێک بریتە لە عەقڵ و ذهن و عەقڵ و بیر. بەشی دووەم بریتە لە جەستە. بەشی سێمیشیان بریتە لە ڕۆح و نەفس و ئەو بەشە مەعنەویی مرۆڤ. ئەو سێ پێکهێنەرە زۆر گرنگە لە کاتی ناسینی مرۆڤەکان تێر بکرێن و خۆراکیان پێ بدرێ و پەروەردە بکرێن. ئەلێرەوە گەورەی مرۆڤ بە دەردەکەوێت کاتێکەوە هاوسەنجی دروست بکرێ لە پێگەیشتن و پێگەیاندن و تێرکردن و پەروەردەکردنی هەر یەکێک لەو پێکهێنەرانە. کەواتە ئێمە لە هەر قۆناغێکدا بین لەو سێ بەشە پێک دەین. ئەگەر کۆدێک دروستکەین لەوە ئەو ناونیشانەی خۆمان دەتوانین بڵێن 5-5-3 وانە؟ پێنجی یەکەم قۆناغە گشتیەکەیە، پێنجی دووەم قۆناغەکانی سەر زەویە لە کاتی منداڵ تاوەکو پیری، سێیەکەی تریش بریتە لە پێکهاتەی هەر تاچێکی ئەو مرۆڤە ڕەگەزی نێربی یاخود مێربی لە هەر قۆناغێکی تەمەندا بیت. ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە هەر یەکێک لەو ڕەهەندانەی پێکهێنەری خۆمان فعلەن پەروەردە بکرێ و خۆراکی پێ بدرێ، لە دوازاردا ببێتە تاقە و وزەیەکی زۆر گەورە تاوەکو ڕۆڵی خۆی ببینێ ئەو مرۆڤە بەو وزە و تاقە و توانایی خۆی خزمەت بکە بە ئەوانی تر. چونکە ئێمە لەبەر ئەوە هاتینە سەر زەوی دووشت لێمان مەطلوبە: خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین و خزمەت بە مرۆڤەکان بکەین. عەمودیان ستونیان ئەمە پێویستە وەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە بە ئاسان ڕازی دەبی لێمان، بەس ئەگەر ئەمە هەوڵ بدەین تێبکۆشین. بەڵام مرۆڤەکان جاری وایە خزمەتیشیان دەکەی لێت ڕازی نابن. بەڵام ئەرکمان ئەوەیە خزمەتکردنی مرۆڤەکان و ڕەزامەندی خوای گەورە. چۆن دەتوانی ئەو کارە بکەین؟ ئەگەر ئێمە توانیمان هەر سێ پێکهێنەری خۆمان لە ڕووی عەقلی و فکری، لە ڕووی جەستەیی، لە ڕووی ڕۆحی و نەفسی پەروەردە بکەین و تێری بکەین، برسی نەبی، جوان جوان خۆراکی خۆی پێ بدەین، ئەو کاتە دەبینە خاوەن توانا و وزەیەکی عەقلی گەورە، توانا و وزەیەکی نەفسی و ڕۆحی گەورە، توانا و وزەیەکی جەستەیی گەورە. ئینجا بۆ ئەوە دەشێنکەوە بە نیەتی ڕەزامەندی خوای گەورە خزمەت بە مرۆڤەکان بکەین. چەند گرنگە خۆشەویستان ئەوەی ئەم تێگەیشت بوون لە مەسەلەی ئیمان و باوەڕ بریتێ لە سێ ئاست. یەکەمیان بۆ ئەوەیە تاوەکو دڵت خۆش بی. ئێرە ئەگەر خۆش نەبوو، ئەگەر ئاسوودە نەبوو، ئەگەر بەختەوەر نەبوو، مانای وایە هێشتان ئەو ئیمان و باوەڕە کاریگەری خۆی نەکردا سەر تۆی مرۆڤ و منی مرۆڤ. دووەم ئەوەیە کەوا کاتێکەوە خۆت دڵت خۆش بوو ئینجا خۆشحاڵ بی بە دڵخۆشی ئەوانی تر و غەمگین بی بە ناخۆشی ئەوانی تر لە مرۆڤەکان، بەبێ سنوور و بەبێ ڕەگەز و مرۆڤی سەر زەوی بەگشتی. ئینجا مەرحەلەی سێم و کۆتایی بریتە لەوەی چۆن دەستت هەبی لە دڵخۆشکردنی مرۆڤەکان. ئەوە مانە گەورەکانی ئیمان و باوەڕە کاتێکەوە مرۆڤ تەمەشا دەکا و تەمەشای کۆی سەرجەم ئاەتەکانی قورئانی پیرۆز دەکا. کەواتە ئەو سێ بەشەی کە ئێمە لێ پێک دەین هەر سێشی پێویستە پەروەردە بکرێ، خۆراکی پێ بدرێ، تەدریبی پێ بکرێ، ڕاهێنانی پێ بکرێ تا لە دوازاردا ئەو مرۆڤە خاوەن ئەو سێ پێکهاتەیە
ببێتە خاوەن وزە و تاقەیەکی زۆر ڕۆحیەن عەقلیەن جسمیەن. چۆن ئەوە دەکرێت؟ پرسیارێک لێرە دێتە پێشەوە، ئایا خۆراکی عەقڵ چییە؟ خواندن، علم، خواندن، بیرکردنەوە. عەقڵ بۆ ئینسان بیری پێ بکاتەوە، وانییە؟ چەندەها ئاەتی قورئان باز لە بیرکردنەوە، باز لە بەکارهێنانی عەقڵ، باز لە وردبوونەوە لە شتەکان لە هەموو شوێنەکانی قورئان. لێک شوێن قل سیروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق. خەڵق هەموو شتەکە ئیتر بڕۆ بزانە ئەو خەڵقە چۆن دەستی پێکردیە. ئەوە علمی کیمیای تێدایە، علمی فیزیای تێدایە، علمی زەویناسی تێدایە، کۆمەڵناسی تێدایە، شوێنەواری تێدایە، تاریخ و جوغرافیای تێدایە. هەموو ئەو علمانێک ئێوە دەیخوێنن یان لە پێشتاندا بیخوێنن هەموو ئەوانەی تێدایە. لەبەرەوە بەڕاستی خۆراکی عەقڵ بریتێ لە علم، بریتێ لە بیرکردنەوە، بریتێ لە تێفکرین، بریتێ لە تێڕامان. ئەو عەقڵە ئەگەر خۆراکی خۆی پێنەدرێ برسی دەبی. کاتێکەوە برسی بوو توانای نامینێ، نابێتە توانە و تاقە وزەیەکی گەورە. بۆیە مرۆڤی ئیماندار پێویستە زۆر زۆر بە گەرمی، زۆر زۆر بە وردی، زۆر بە مەسئولانە عەقڵی خۆی گەشە پێ بدا و خۆراکی پێ بدا و پەروەردەی بکە. عەقڵیش بەتەنها ئەمە مەزدەرێکی گەورەترمان هەیە لە عەقڵ. چێ دەزانین ناوی چییە؟ لەسەر وەزنی عەقڵە. نەقڵ یعنی قورئان، وایە مەزدەرێکی گەورەتر لە عەقڵ. چونکە عەقڵ لەوانەیە پەی بە هەموو شتەکان نەبە. دەباشە پێم بڵێ تو لە عالەمی غەیب ئەو عەقڵە چی لێ دەزانێت؟ وانییە؟ لەوانەیە عەقڵ پەی بەوە بدا گەورەترین دوورترین ئەستێرە لە ئێمە دەربارەی ئەو زانیاری پیا بکە، بەڵام لەسەر فریشتەکان نازانین. ئللا دەبیست مەزدەرش کە گەورەترمان هەبی تاواکو بزانین. لەبەرەوە ئەو عەقڵە کە نیعمەتێکی گەورەی خواییە، کە خاڵی جیاکەرەوەی مرۆڤەکانە لە مەخلوقاتەکانی تر، پێویستە مرۆڤ خۆراکی پێ بدا. خۆراکەکەی بریتێ لە علم، بریتێ لە خوێندنەوە، بریتێ لە بیرکردنەوە. لە ڕوانگەی ئەوەوە هەمووتان ئێستا قوتابین لە قۆناغەکانی جیاجای خوێندندا. زۆر گرنگە لە ڕوانگەی پەروەردەکردنی عەقڵ و بیر و زهنی خۆمان زۆر گرنگە لە هەموو خوانەکانی خوێندن زیرەک بین. خۆمان زیرەک بکەین. عەرەبیە، زمانی کوردیە، فیزیایە، کیمیایە، جارێ بیرکاری. لەوانەیە ئێستا ئیشت پێ نەبی بڵێ وەڵا من سین و ساد و ئێکس و وای گۆشەی هەشتا و گۆشەی سەد و نازانم ئەوانە، بەڵام کاتێکا دەچێت جامیعا، دەچێت خوێندن، دەبیە مهندس، دەبیە بوارێک لە بوارەکانی پیشەی خۆت بەجێدێنی، ئەو کاتە دەزانی ئەو ئێکس و وای چەند گرنگە، 1001 ئیشت لە بۆ ئاسان دەکات. تەطبیق دێتە پێشەوە. لەبەرەوە عەقڵ کە پێکهێنەری مرۆڤە زۆر پێویستی بە پەروەردەکردن هەیە، پێویستی بە خۆراک پێدان هەیە، پێویستی بەوە هەیە کە ڕزگار بکەیت لە برسێتی. بۆش برسی نابی بەردەوام ئینسان بیر بکاتەوە و هەوڵ بدا و تێبکۆشی تێکۆشانی عەقڵی، خوێندنەوە، تێڕامان، بیرکردنەوە، پرسیارکردن، هەموو ئەوانە. ئەو بەشی یەکەم. بەشی دووەم بریتێ لە جەستە. جەستەش خۆراکی هەیە. وەکو چۆن عەقڵ خۆراکی هەبوو، وەکو چۆن عەقڵ پێویستی بە تەدریب و بە تربیەتکردن هەیە تاوەکو بتە وزەشی گەورە. جاوم لەبیر نەچی کاتێکەوە بوویە خاوەن وزەیەکی عەقلی گەورە، عەقڵت ئەوەندە تیژ دەبی شتەکان زوو پەی پێ دەبێت، زوو دەتوانی لە شتەکان تێبگەی، دەتوانی شتەکان تێبگەینی، دەتوانی شتەکان دەرکی شتەکان دەکەی، ئەو دیوی شتەکان دەخوێنیەوە. بەڵام بە پاڵپشتی بەو سەرچاوەی کە گەورەتر لە عەقڵە کە بریتێ لە نەقڵ کە لە قورئانی پیرۆزە. خۆراشی جەستە چییە؟ چێ دەزانی خۆراشی جەستە؟ دووشتی زۆر گرنگە. دووشت خۆششتن، وەرزش، تەواو. ئەو بەشی جەستەیە خۆراکی خۆی هەیە، ئەویش ناوی برسیبی، پێویستە خۆراکی خۆی پێ بدرێ تا لە پەروەردە بکرێ و تەدریبی پێ بکرێ، ڕاهێنانی لەسەر بکرێ، تاوەکو لە 2000دا وەکو ئەو مرۆڤە چۆن دەبێتە خاوەن تاقەیەکی عەقلی گەورە، ببێتە خاوەن وزەیەکی جەستەیی گەورە. خۆراکی جەستە
بریتە لە خواردنی پاک و حەڵال. ئەمە مسلمانی وایە ئیلتیزام بە قورئان و بە دینی خۆمان دەکەین. خواردنی پاک، خواردنی حەڵال. خواردنی جێ قاعیدە هەیە لە قورئان: کولوا واشربوا ولا تسرفوا. یعنی لەوانەیە تو جاری وا پێویست بە یەک سێوی هەیە بیخۆی، کردە دوو سێو یعنی زەرەرەکەی زیاتر دەبی. لە عالەمی سەحە دەڵێن الزاید کالناقص، یعنی وەی لێ لەبەرەوە خواردنی حەڵال، خواردنی پاک بە شێوازی خۆی. خەو یەکێکە لە پێداویستەکانی جەستە، یەکێکە لە خۆراکانی جەستە. خۆراکە بۆ مێشک، خۆراکە بۆ عەزەڵات، بۆ هەموو ئەو شتانی کە جەستەی مرۆڤی لێ پێک دێ. خواردنەوە بەڵام ئەوانەی کەوا حەڵاڵن. چێشان، هەوای ساف چێشان حەڵاڵە، گرفتی نییە، بەڵام جغارە و نێرگەلە و مخەدەرات و نازام سوانە دەستە ئەو بابەی کە تەدمیر لە زیاتی تەربیەت و پەروەردەی جەستە بکە تەدمیری دەکە، لاواز نابێتە تاقە، دەبێت ئیبادەی دەکە. هەموو ئەو غەریزانەی کە لە مرۆڤ هەیە، غەریزەی خواردن، غەریزەی بینی نیشتەکان، غەریزەی جنسی، غەریزەی خواردنی هەموو ئەوانە پێویستە ئەو مرۆڤە لە بۆی دابین بکرێ، پێویستە پەروەردە بکرێ، پێویستە خۆراکی پێ بدرێ تاوەکو تێروی لەو بوارێ، بەڵام بە حەڵاڵی، بە خاوێنی. لە دوجاردا چونکە ئەو جەستەی ئێمە ئەمانەتە لامان. لەبەر چ مەسەلەن گۆشتی بەراز حرام کرایە؟ دیارە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر جەستەی ئەو مرۆڤە ئەگەر خواردی، یا مەشروبات و ئەوانەی کە عەرەق و ئەمسالی عەرەق، یاخود بەکارهێنانی غەریزەک لە غەیری شوێنی خۆی. جنس بە حەڵاڵی بی زۆر دروستە و تەندروستیە لە بۆ مرۆڤ، دەرمانە لە بۆ 1001 دەردی، بەڵام بە حەرامی بی بەخۆی دەبتە دەردوو، دەبتە کێشە و دەبتە گرفت. زۆربەی گرفتەکانی ئەو ڕۆژ یان لەسەر پارەیە، یان لەبەر پارەیە، یان لەسەر پلە و پایەیە، یا زۆرینەی گرفتەکان کە ڕوبەڕووی تاکەکان دەبتەوە لەسەر جنس و ئەو غەریزە جنسیە. بڕۆ مەحکەمەکان، کێشەکان بزانە لەسەر چیە. ئەوە ئیسلام قەدەغەی نەکردیە، دەفەرمی ئەوە جەستەی مرۆڤە، پێویستی پێ هەیە، پێویستە بە حەڵاڵی، بە ئاسانیش. بەداخەوە کە ئێستا گەنجەکان یعنی زۆر بە زەحمەت بووە، کە عکسی فترەتی ئەو ئینسانێ پێویستە زۆر بە ئاسانی دابین بکرێت. ئەو جەستەیەش پێویست دوا بە دوای ئەوەش وەرزش، ڕیاضە، هەر وەکو چۆن عەقڵ ڕیاضەی پێویستە بریتێ لە بیرکردنەوە، ئەو جەستەیەش ڕیاضەی پێویستە. لەبەرەوە خۆشەویستان، گەنجە بەڕێزەکان، ئەمە ئەوانەمان تەمەنمان لە 50 تێپەڕیە، یعنی بەردەوام برادەر و ڕەفیقی وەرزش بن، بە پێڕۆیشتن، تەمارین، لە خەو هەستان، زوو نووستن و زوو هەستان لە خەو یەکێکە لە پێداویستەکانی جەستەی مرۆڤ. بەڕاستی ئینسان کاتێک خۆی ڕابینی زوو بخەوی، ئینجا ئەو نیعمەتە خەوەی کە لە قوڵایی شەودا هەیە بەدەستی بینی هەمووی کاریگەری ئیجابی هەیە لەسەر ئەو جەستەیە، تێری دەکا، ئیسراحەتی پێدەدا. بەڵام تێکچوونی خەو جۆرەکە لە برسیکردنی ئەو جەستەیە، برسیکردنی عەقلیشە لە هەمان کاتدا. لەبەر وەرزشکردنی باش، خۆڕاهێنان لەسەر ئەوانە زۆر گرنگە، خۆراکە لە بۆ جەستەی مرۆڤ. العقل السليم في الجسم السليم، يعني کاتێکا تو لاشت تەندروستە، کێشت نییە، گرفتت نییە، نەخۆشت نییە، عەقلیشت باش ئیش دەکا. ئەو سێ پێکاتەیە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ یەکتر، ئەویان لەسەر ئەویتریان. کەواتە خۆراک، خواردن، خواردنەوە هەمووی بە حەڵاڵی، هەمووی بە پاچی، دواتر جوڵە، وەرزشکردن، زوو نووستن، زوو لە خەو هەستان، هەموو ئەوانە دەبێتە تاقەشی زۆر گرنگ لە بۆ ئەو جەستەی مرۆڤ. چونکە ئەمانەتە لامان، ئەمنی خۆم نیمە، ئەمانەتە لام، چاوم ئەمانەتە، دەستم ئەمانەتە، عەقڵم ئەمانەتە، هەموو ئەندامەکانی لەشم ئەمانەتە. ئەی باش ئەو ئەمانەتە چۆن بەکاربینم خیانەتی لێ نەکەم؟ چاو شتی جوانی پێدەبینم، پەنجەکانم شتی جوانی پێدەنووسم، بە زمانم شتی جوان دەڵێم، بە هەموو ئەندامەکان قیاس بکە لەسەر خۆت. لەبەرەوە بەڕاستی ئەو بوارە زۆر گرنگە لە ئەو پێکهێنەری دووەمە کە پێویستە پەروەردە بکرێ و ئەو مرۆڤە تاوەکو بێتە خاوەن تاقە و زێشی جەستەی گەورە. دوجار لەبەر خاتری ئەوەی کەوا جەستەی ناتەواوە، جاریوە کاریگەری لەسەر بەکارهێنانی عەقڵیشی دەکات.
سێم پێک هێنەری مرۆڤ کە بریتە لە بوارە معنەویەکە لە بوارە بزر و نادیارەکە مەساحەش زۆر فراوانی هەیە بەڵام ئێمە وا دەزانین مەساحەی جەستەمان ئەمە تووڵمان بەرزیمان وەزنمان هەمووی جەستەمانە بەچێ دەزانی تووڵی ڕۆحی تو چەندە وەزنی ڕۆح و نەفسی تو چەندە نازانم مالعلم مەساحە و ڕووبەرێکی زۆر فراوانی هەیە لە هەموو ئینسانە ئەوەش خۆراکی خۆی هەیە بەڕێزان و خۆشەویستان ئەی دەبێت خۆراکی ڕۆح و خۆراکی نەفس و خۆراکی ئەو بوارە دەرونەی مرۆڤ کە بوارەکی زۆر زۆر گرنگە و کاریگەری هەیە لەسەر بوارەکان و پێکهێنەرەکانی تری مرۆڤ دەبێت خۆراکی ئەوە چ بێ بە کورتی و بە پوختی خۆراکی ئەوە بریتە لە ئیمان ئاویش قسەشی بکەیت دین و ئیمان لەناو دین ئەوجە ئیمان چونکە ئەدین شریعەتی تێدایە ئەوامری تێدایە بەڵام لەناو دینیش سەرەکیترین خاڵی گرنگی ناو دینی ئیسلام بریتە لە ئیمان ئیمان لە عەقڵدا جێگە بە عەقڵ دەبێت لە ئیمان تێبگەین لە بەدڵ دەبێت پێشوازی لێ بکەین بە سلوک و ڕەفتاری دەبێت پاسادانی بکەین مختصر مفید ئەوە ئیمانە بە عەقڵ چۆن لێ تێدەگەین ئیمان و بنەماکانی ئیمان و بنچینەکانی باوەڕ و باوەڕبوون بەخوای گەورە و ناسینی خوا و فریشتەکان و کتێبە ئاسمانیەکان و بنچینەکانی باوەڕ بە عەقڵ لێ تێدەگەین دوایەوە کە لێی تێگەیشتین بووینە خاوەن مەفهوم و تێگەیشتنەکی جوانی ئیمان لە دڵماندا جێگای بکەینەوە تا ببێتە یەقین کە بووە یەقین ئەوجا لە سلوک و ڕەفتارماندا ڕەنگ بداتەوە کەواتە ئەو بەشە معنەوی مرۆڤ خۆراکەی بریتێ لە ئیمان و هەموو ئەو شتانەی کە دەبتە مایە زیادبوونی ئیمان و محکەمکردنی ئیمان و باوەڕ لە دڵ و دەروندا بەڕێزان و خۆشەویستان ئەو سێ پێکهێنەرە زۆر زۆر کاریگەریان هەیە لەسەر یەکتر بواری ئیمان کە دڵ تێیدا ئاوەدان بوو بەختەوەر بوو مستەقر بوو جێگیر بوو کاریگەری لەسەر عەقڵ هەیە لەسەر بیرکردنەوە هەیە لەسەر تێگەیشتن هەیە ئەگەر ئەو دوانە ڕێک و پێک بوون کاریگەری لەسەر جەستە هەیە ئەگەر جەستە ساغ و سەلیم بوو کاریگەری لەسەر بوارەکەی تر هەیە یعنی هەموو ئەوانە ئەو سێ پێکهێنەرە مرۆڤ پێک دێنن ئەوانەی کە دەڵێن تەنها مرۆڤ بریتێ لە بواری ڕۆحی و معنەوی پێویستە کاری لەسەر بکەین بە هەڵەدا چوینە ئەوانەی دەڵێن مرۆڤ بریتێ تەنها لە عەقڵ و عەقڵکاری و کانت و فەلسەفەکانی ئەوانەش بە هەڵەدا چوینە ئەوانش دەڵێن کە مرۆڤ تەنها بریتێ لە جەستە و لە غەریزە و ئەفکاری فرۆید و فرۆیدزم ئەوانش بە هەڵەدا چوینە مرۆڤ بریتێ لە سێ بەش عەقڵ پێویستە پەروەردە بکرێ ببێتە تاقەشی جوان جەستە پێویستە پەروەردە بکرێ و تێر بکرێ ببێتە تاقەکی گەورە ڕۆحیش پێویستە تێر بکرێ و فێر بکرێ تاوەکو بێتە تاقەیەکی ڕۆحی گەورە جاری وای ئینسان گرفتی لە معنەویاتی هەیە مەسەر ئەوانەیە کە لە پۆلی 12 جاری قوتابی پۆلی 12 زۆر زیرە زۆر لێ هاتوو زۆر ئەوە ترس واری دەکە ئەو ئامانجەی خۆی هەیەی مەسەر 97 دەکاتە 96.7 فەقیری بە 2 پۆینتان لەوانەیە ئامانجەکەی خۆی ناپێش احتیمالە ئەو بوارە دەرونیە ئەو ترسە نەیبی لەسەر خۆی لا بەکار لەسەر خۆی بکە عەقلی باشتر ئیش دەکە و ئامانجەکەی خۆی باشی دەپێچی لەبەرە زۆر گرنگە ئێمە بتوانین مرۆڤ خۆمان بەوە بناسین و ئاوا خودناسی بکەین ئێمە عەقڵ و هزر و فکرین پێویستمان بە پەروەردەکردن و بە تێرکردن و بە خۆراک پێدان هەیە ئێمە جەستەین پێویستمان بە خۆراکی جەستەش هەیە و ئێمە ڕۆح و نەفس و دەرونین پێویستمان بەوە هەیە یعنی ئێستا چۆن کاتێکە تو ڕیاضە و تەمارینی سویدی دەکەی 10 جاران ئاوا ڕیاضە بکە 1.5 ساعت بە پێ بڕۆ چەند کاریگەری لەسەر جەستت هەیە بە هەمان شێوە 100 جار لەسەر یەک کە دەڵێ ئەستەغفر الله کاریگەری لەسەر دەروون و ڕۆحت دەکا تکرارکردنەوەی شتەکان وەکو لە بواری عەقڵ کاتێک بتەوێت شتێک حفظ بکەیت چەند تکراری دەکەیەوە تاوەکو دەرخی بکەی بە هەمان شێوە تەمرینێکی جەستەیی زۆر تکراری دەکەیەوە دەبێتە تاقە و سەحەت خۆشی لەبۆت بە هەمان شێوە وتنی وشەیەک کە لە ئەزکار و ئەورادی سونەتی پێغەمبەر داهاتێ صلی الله عليه وسلم زۆر تکرارکردنەوەی دەبێتە مایە جێگیرکردنی بواری دەرونی و ڕۆحی ئەو ئینسانە لەبەرەوە مرۆڤ ئەو شێوەیە کە پێویستە خۆمان بناسی و ئەوەندەی ئەم تێگەیشتم بەرەو مانجی ڕەمەزان دەچین هەمومان لە ڕەمەزاندا زۆرترین شت کەەوە ئەنجامی دەین چییە؟ چێ دەزانێت؟
نوێژ باوەڕکە زۆرترین شت دەکرێت نوێژ ڕۆژە حساب کرد لەوانەیە بە نوێژی فەرز و سونەتەکان و تەراویح و شەو نوێژ و هەموو ئەوانە خۆی لە 1000 جار دەدات و سوورەتی فاتحە دەخوێنی باش 1000 جارە لەو مانگەی ناوی بزانین چییە کورت و مختصر سوورەتی فاتحە بریتە لە خواناسین خۆناسین خەڵک ناسین تەواو ئەو سێ محورێ بەشی یەکەمی ئاەتەکە بریتێ لە خواناسین خوای خۆمان چۆن دەناسین الحەمد لله لەبەر چ رب العالمین الرحمن الرحیم مالك يوم الدين دواتر دێتە سەر خۆمان خودی خۆمان بناسین إياك نعبد وإياك نستعين دواتر دووپاڕێنە کە خوامان ناسی و خۆشمان ناسی دەبی علاقە لە بینمان دروست بی داوای لێ دەکەین اهدنا الصراط المستقيم اینجا دوایەوە دەچین ناو خەڵک ناسین صراط چێ صراط الذين أنعمت عليهم هو بەشی یەکەمی خەڵک غير المغضوب عليهم ولا الضالين سێ صنف ئەو ئینسانانە لەبەرەوە بەڕاستی ئێمە مرۆڤ وەکو چۆن سوورەتی فاتحە بەگشتی مرۆڤەکان دەکاتە سێ بەش تاکەتاکەی مرۆڤەکانیش لە سێ بەش پێک دێن پێویستە عەقڵ جەستە ڕۆح خۆراکی خۆی پێ بدرێ ئەمە حەز ناکەم زیاتر سەرتان بێشینم خوای گەورە موفەقتان کە و دوای نوێژی نیوەڕۆژ کە لە خزمەتتاندا لێ نوێژمان کرد زۆر دوعام لە هەمووتان کرد خوای گەورە موفەقتان کە سەرکەوتوتان کە دڵتان ئاوەدان کە بیرتان تیژکە هیمەتتان بەرزکە ببنە مایەی جێگای خۆشحاڵی و سەربەرزی لە بۆ ئەوانەی کە لێرە خزمەتتان دەکەن سکرتاریەتی گەشەپێدان لە بۆ دایک و باوکتان لە بۆ مەمانان وڵات و نیشتیمان پێتان بحەسێنەوە و ببنە مای بەختەوەری و خێر و خۆشی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی المؤمن كالغيث أينما وقع نفع ببنە ماوی سود و قازان لە هەر شوێنێکەوە دەژین و کات و تەمەنتان بەسەر دەبەن والسلام عليكم ورحمة الله وبركاته